ئیسرا و میعراج مواصفاتێکی پێغەمبەرتان پێ بڵێم کە کەم کەس دەیزانی عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەر بە سێ مواصفات چۆ ئیسرا و میعراج. یەکەچیان لە مەکەی هەتا قودس وەک بەشەر ڕۆی، وەک بەشەر سواری حەیوانێک بوو پێی دەڵێن چی؟ بوڕاق. یەک مواصفاتی بوڕاقت پێ بڵێم، ئەو حەیوانە لە ئەسپی گچکەترە، لە جێدرێژی گەورەترە، ملی ئەستورترە. بەس لۆ پێغەمبەران حەزەتی جبرائیل دەینتە خوارێ وەچی سیارەکی دوور لە مەقامتان فول مواصفات. فقط وەختی پێغەمبەران دانوێ گەشتێک بکەن حەزەتی جبرائیل سیارە بوڕاق دەینی، حەیوانی بوڕاق هاتە بتانی گەشتەکەی کرد. یعنی ئەوە سیارەکی خاصی ئاسمانیە. باش مواصفاتی بوڕاقتان پێ بڵێم، مواصفاتی سێک مواصفات پێ دەڵێم، چونکە عەقڵی بەشەری هەموو ئیستیعاب ناکە، ئەمە مێشکمان سنووردارە. بوڕاق پێغەمبەران کە سواری پشتی دەبوونی حەیوانەکەی، چاوی حەیوانەکەی چاوی چێندەری بدیت بە لە دنیایە چاوی بکەت باسە چێندەری پێی لەوێ دەرێ بوو. لەو نمونە لێ ڕاوەستایمە ئێستا وا دانێ ئەمن چیای هەڵگورد دەبینم، لوتکەی چیای هەڵگورد کە ئەمن چاوم کەتە سە چیای هەڵگورد پێم لەسە چیای هەڵگورد بوو. بەو خێرایە دەڕۆیشت، بەو خێراییە چاوی لە چێن دەرێ باە پێی ئاژەڵەکەی لەوێ دەرێ بوو. ئێستا زانیتان سورعەتی کووە؟ یعنی چاوی ئەستێرێ بدیت بە پێی لەسە ئەستێرەکەی بوو. باش ئەوە بە بوڕاقی ڕۆی لە قودس بەرز کراوە لە ئاسمانەکان، ئەوە پێی دەڵێن چی؟ میعراج. ڕۆیشتن لە مەکە لە قودس ئەوە ئیسراها، بەرز بوونەوە میعراجە. ئەلێرە بە سنفی مەلایکەت ڕۆی، چونکە هیچ تەنەک نییە لە فیزیایی، بە خێرایی 300,000 کیلۆمەتر بڕوا ببتە تەن دەبتە شەپۆڵی ڕووناچی. هیچ تەنەک ئەو سەماعەتانی تێ ئەوە بەردەستە دەکرێت دەگیرێ مادەیە. ئەگەر ئەو سەماعەیە بە خێرایی 300,000 کیلۆمەتر بڕوا لە چرکەچی دەبتە شەپۆڵی ڕووناچی. پەنجەمە هەبەنا ئەو سەماعەیدا دەڕوا، پەنجەم بە سەماعەکەی ناکەیەوە های لێ نایە دەبتە شەپۆڵ. دەستم بەناودا دەڕوا. لۆ جن و مەلایکەت بەناو دیوارە دێن و دەڕۆن، لۆ شەپۆڵن مادەنینە. لەبەرهەندێ هەر تەنەک بە خێراییتیشی ڕووناچی بڕوا دەبتە شەپۆڵ. خلاص پێغەمبەر بەوە شەپۆڵ کە بەرز کراوە لە میعراج گەیشتە مەرحەلەی حەزەتی جبرائیل فەرمووی ئەلێرە ئەمن لۆم نییە بەسەکەوم، ئەگەر بەسەکەوم دەسووتێم. چێوە دەلێ حەزەتی جبرائیل لە مەرحەلەی خۆی دەوەستی بە پێغەمبەر دەفەرمی ئاتو ئێستا لۆتێ لەو مەرحەلەش بڕۆی تێپەڕی. علەما دەڵێن ئێستا لە مەرحەلەی مەلایکەتیش دەرچوو بووە چ بەس خودا دەزانی. لەسەر زەوی لە قودس لۆ مەکە لۆ قودس بەشەر بوو، لە قودس بەرز کراوە لە ئاسمان مەلایکەت بوو، سنفی مەلایکەت بۆ شەپۆڵ. لە حەفتە بەقەی ئاسمان بەرەو سەرێ حەزەتی جبرائیل فەرمی ئەنا ئیدا تەجاوەزت احترقت وأنت إذا تجاوزت اخترقت. ڕۆی لە سنفی مەلایکەتیش دەرچوو بووە چ هیچ مەخلووقێک نازانی بۆ چ بەس خوا، چونکە پێغەمبەر باسی نەکرد، بەڵام ڕۆی دەرەوەی مەلایکەتیشی بڕی کەواتەوە مرۆڤەکی بەشەرێکی غێر تەبیعی بووە. باش ئەوە ڤیدیۆیەکە لەوەی پێت بڵێم نسبەی ڕێژەی ئەوی کە چییە 1.618 هەرچی کۆدە لە دنیای خوای گەورە لەسە ئەو کۆدەی دروستی کردیا 1.618. دوای لە یوتیوب لە خۆتان بنووسن the golden ratio point النسبة النقطة الذهبية واتە ڕێژەی زێڕین. بڕۆ لێی بخینەوە ڤیدیۆکەی گچکەترین ڤیدیۆش لە یوتیوب بنووسە معجزة مەکەة المکەڕەمە ساڵی 2009 دانرایە. ڤیدیۆکە 9 دقەیە، ئەمە لەبەر کات لێی نادەم، ئێستا لێرە ئامادەیە بەڵام دەمەوێت لەسەری بڕۆ. باش یەک لە مواصفاتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەر کاتێک بیویست بە لە پێشەتوو ڕاست خۆی ون دەکرد بزردە بوو وەچی کاسپەری. جارێکیان جەمیل کە خێزانی چێ بوو؟ ئەبوو لەهەبی کە خوا دەفەرمێت تەبەت یەدا ئەبی لەهەب وتەب ما ئەغنا عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته خێزانەکەی ئەوەیە، ئەو ئافرەتەی کە ناوی جەمیلە دائما درچ لە مژێر پێغەمبەر دادەنا بەس هەتا پێغەمبەر پێ بریندار بێ هەموو ڕۆژەی شکاری بەس دەرگڕژاند بوو. پێغەمبەر داهاتەوە لە نوێژە بەس پێی لە دەرچە ڕاستی شێخی دوژمنی ئەوەی بوو، گەورەی پێغەمبەری بوو، خێزانەکەشی نەک مێردی. باش ڕۆژێکیان چۆ ماڵی ئەبوو بەکری عەلەیهی سەڵات وەسەلام ڕزای خوای لەسەر بی لەگە پێغەمبەری ڕاوەستا بوو ئیمامی بەکر
سێ تاشەبەردی گەورەی لەدەست بوو خێزانی ئەبوو لەهەب سێ تاشەبەردی گەورەی لەدەست بوو ئاخری کردبەوە دەرکەی مالێ بوو حەزەتی بەکری کردەوە چۆ ژۆرێ بەبێ ئیزن پێغەمبەر و ئیمامی ئەبوبەکر لە تەنیشتێک ڕاوەستا بوو جەمیل کە خێزانی ئەبوو لەهەب بوو بە ئەبوبەکری فەرموو کا محەممەد نیشانم دا ئەو بەردێنە چاوی گیرکەم بە هاتو هاوار بە ئوسلوبەکی زۆر ناشرین ئیمامی ئەبوبەکرش ڕاوەستا بووە پێغەمبەر لە تەنیشتما ئەو خۆ کۆرنی دەدڵ خۆ دەیدەوەتە بەرد دیسان ڕاوەستا دەیگوت کا محەممەد بەس پێم شاندا ئەو بەردانەی تێگرم هەموو دەودانی بشێنم وەڵی ئیمامی ئەبوبەکرش وا ڕاوەستا وا دەبینی پێغەمبەر لە تەنیشت ڕاوەستا دلو بەردەکەی لێ نادەی مێشت تێک چوو لە وەزعی واچ کارە گوتی تێشم لێک چوو جاری سێم دیسان وەی گوتەوە وەڵە ڕۆیشت و ڕەم و بەردەکانی فرەدا ڕاست چۆ دەرێ ئیمامی ئەبوبەکر فەرمووی یا ڕەسوڵ الله ئەوە چ بووە وەزعی مستێ نەگەیشتم ئەوە لۆ لە توی نەداوە دەیگوت پێغەمبەرم نیشاندا فەرمووی یا ئەبا بەکر ئەمن خۆم لێ بزر کرد فەرمووی یا ڕەسوڵ الله کوی یعنی خۆت بزر کرد فەرمووی خوا ئەو مواسەفاتی دامی هەر کاتێک بمەوێ خۆم لە کەسی بەرامبەر ون کەم واضحە دەیتانی ون بی لۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەچمە تووشی غەڵەت نەدەبوو ئەمە دەڕۆی نەجێچکەتنە چ دەکەن شەیتان پێی کردم لۆ پێغەمبەر ئەو قسەی نەدەکرد لەبەرەوەی ئەو شەیتانەی کە خوای گەورە لێو هەموو مرۆڤەکی دابین کردیا لەگەر مەلایکەتە چی لۆ دابین کردیا شەیتانەکە تووشی خراپەی بکە و مەلایکەتەکە ڕێگری لێ بکە شەیتانی سەرشانی پێغەمبەری لە سەدەستی پێغەمبەری ئیسلام بوو شەیتانی سەرشانی پێغەمبەری کە ئەمری پێ دەکرد بە خراپە لە سەدەستی پێغەمبەری هیدایەتی داخوا ئیسلام پێغەمبەر فەرمووی فەلا یەئمرونی ئیلا بالخەیر تاکە شەیتان بۆ قسەی باشی کردیا ئەگەر یەکێک لێ تێپرسی شەیتانەیەشی خراپ بکە بلی زۆرە بەس ئەگەر گوتی شەیتانی دێشی باش بکە بڵێ وەڵا شەیتانی سەرشانی پێغەمبەری عکسی ئەو قسەی کە خەڵک تێگەیشتە شەیتان زۆر خراپە شەیتانی پیاوانەشمانەیە باش زمانی جەستەی چۆن بووە ئەوە یەک سمیناری تەفاسیلی دێ کات نەمایە لەسەر دەڕۆم ئەگەنە ئەوە عالەمەکی زۆر عەجایبە پێغەمبەر کوو خوورمای دەخوارد کوو زەیتونی دەخوارد بەو دوو پەنجە هێلی دەگرت ئاگادار بە با بزدەبت پێ دلێم کوو ئەبە دوو پەنجەی خوورمایەکەی هەڵدەگراوە کە خوورمایەکەی دەخواردە دەوی مبارەکی ئەو دوو پەنجە دیتەوە چی من ئەوە بەلێوی ئەلێری دادەنا دنچی لێرە دادەنا بێرانی دەگرت دنچی لێرە دادەنا ئافڕێ دەدا یعنی لە ئەوەی فێر من خواردنی زەیتونە چیش ئەگەر وە بکەنەوە بە زیندووکردنەوە یەک سونەتی دەتانی باشتی مسۆگەر بکەین ئینشاءڵڵا باش ئەوە لەسەر دەڕۆم یەک لە مواسەفاتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەچوە ناو کەعبەی وەختی فەتحی مەکەی کرا بەس بە ئیشارەت تەماشای ئەو لەقتەیکەن بەس بە ئیشارەت گۆپاڵەکەی ئەو هالێ دەکرد بتەکە ڕاست وەچ بێت دەتەقیەوە یەکسەر بەس ئەو های دەکرد بسم الله الله ئەکبەر ئەو بتە دەگوت خڕ ڕاست دەڕوخا هەموو تاقە بسم الله الله ئەکبەر هوبەل هەموو داهاتە خوارێ بسم الله الله أكبر عزا قولتين بدبل ناو كعبي هم خابور ده وكابريك بدأت بر لي زران قول لي أو هذا قبالي مبارك بران بر بد راي دقل سيساتو شيستو بينز بتي بو حالي بسم الله الله أكبر فوق دروخان وأنت بطاقي باش أوش ذاكرة أزلية أوش زور زور دور دريجة ولا نص ذاكرة أوش كاتي زور ده وش بيتم قد دواوي خوشي دبيني وقت بيش أخوي باوچی ناتوە حەزی لە پشمینیش بووە ئەوە لە بینەکە پەنجەکانی پێغەمبەری سەری وەچی لایەتی بوو سەری پەنجەکانی پێغەمبەری وەچی لایەتی بوو شەوان حەزەتی عایشە دەیفەرموو ئەوە ئیشارەتی لۆ چ دەکرێت غورفەی ڕۆناک دەکردەوە فەرمووی جارێک سیواشی لێکەتە خوارێ فەرمووی یا رەسوڵ الله نابینمەوە دەگەڕا پێغەمبەر بە پەنجە ئیشارەتی شادەی وایە کرد وەچی لایەتی غورفەکەم ڕۆناک بوو سیواکەکەم لۆ دیتەوە دامۆدەست پێغەمبەری تەواوی سەری پەنجەکانی وەچی لایەتی تاکە کەس بووە پاش حەزرەتی سولەیمان تەحەکومی بەجن کردیە تاکە کەس بووە لە پاش حەزرەتی سولەیمان تەحەکومی بەجن کردیە ڕۆژێک لە مەدینەی جنەکی گرت عەفریتەکی گرت ملی کوشی لەگە دینگەی دیواری مزگەفتەکەی خنخنۆکی کرد ئەوەندە خنخنۆکی تون کرد پێغەمبەر فەرمووی زمانی عەفریتەکەی کەتە سەر دەستم ساردی کەتە سەر دەستم ساردی زمان دەردێ سەری زمانی کەتە سەر دەستم فەرمووی یەکسەر دوعای حەزرەتی سولەیمانی برام بیراتەوە حەزرەتی سولەیمان دوعایەکی کرد لە بەرامبەر خوای فەرمووی رەبی هەب لی مولکا لا ينبغي لأحد من بعدی خدا دەسەڵاتەکەم بدەی نەدەی هیچ کەسی دوای من فەرمووی ئەدەبەن لەبەر ئەو دوعای حەزرەتی سولەیمان جنەکەم بەرداتە دەسەڵاتم وەچوی لێنێ بەرەڵام کرد ئەگەنە لە دیواری دینگەم دەبەستاوە سبەینێ هەرچی بەهاتوان نوێژی سبەینێ ئەو عەفریتەی بدیت بە چاوەکانی خۆی کو لەگەر منداڵ مامەڵی دەکرد بەس ئەوەندە تان پێ بڵێم زۆر گرینگە
هەرگیز پێغەمبەر کەسە گازی کردمی لە دواوەی خۆی ئەوای نەکردیا قەت ئاوڕێ نەدایەوە پێغەمبەر قەت لە ژیانی پێغەمبەر ئاوڕێ نەدایەوە ئەدی کوی کردیا تەواوی جەستەی سوڕاندیاوە بەڵێ کەسە گازی کردیا لەولایە بەڵێ باش یەک دقە ڕاوەستە شتیوانیە منتەهای بێئەدەبی بۆ لە حزور گەورەی خۆی ئەو ئەدەبە جوانەی تەواوی جەستەی لەو سوڕاندیە هیچ کاتێک لە تەواوی تەمەنی لەگەر هیچ منداڵەکی قسەی نەکردی ئیلا لەوی نزم بوویتەوە ئەو فەرموو کوی باشی سەلام عەلەیک ئەحواڵت ناوچی هەتا منداڵەکە ڕۆیشتیا ڕووی لەولای کردە پشتی تێکردا جەبەرز بوویتەوە هەرگیز منداڵەکانی خۆی لە تەواوی ژیانی کەمای بوویتەوە حەزەتی فاتیمە هەر جارێک منداڵی خۆی بات باکەنی لەبەری هەڵدەستاوە هەموو تەواوی تەمەنی ئەدەبەن لەبەر منداڵی خۆی هەڵدەستاوە دەستی منداڵی خۆشی ماز دەکرد تەواوی تەمەنی ئیلا یەک جاران نەیتانی دەستی کچی خۆی مازکە ویستی هەستیتەوە کە تەخوارێ حەزرەتی فاتیمە فەرمووی بابم وەفات دەکا قەت بابی من نەبووە دانیشتەوە ئیلا لەبەر مەستایتەوە ئەو ڕۆژی وەفاتی کرد ئەگەنە ئەدەبەن دائیمەن دەستی منداڵی خۆی ماز کردی هەموو جارە بیدیت بە بایمە مازکە وەرە کچێ وەرە کورا بزانە چەند بێدە بووینە ڕوم ڕادەوەست کورە ناتوانانی پێغەمبەری نە منداڵدانی حەزەتی فاتیمێ هەندە خۆت پێگەورە نەبی باش جارە چەند بە منداڵەکی فەرموو چۆ میوانێکی نانی خواردە ماڵەکەی دەستی بەسەر منداڵەکی داینە گوێتە تو 100 ساڵ دەژی دوو قسەی لەکەم وت دەستی بەسەر منداڵەکی داینە گوێتە تو 100 ساڵ دەژی تعیش و قەرن 100 ساڵە دەڵێ ئەو منداڵە دەڵێ گەورە بووم ناوی چ بوو عەبدوڵڵا بن بوسەیر فەرمووی گەورە بم تەمەنم بوو 70 ساڵ 80 ساڵ دەمزانی لە 100 دەمرم بۆ 99 ساڵ وەسیەتی کرد لە 100 وەفاتی کرد 100 ساڵی ڕێک ژیا عەبدوڵڵا فەرمووی لەو ڕۆژەش پێغەمبەر دەستی بەسەر سەرم داینە هەتا وەفاتی کرد ئەو منداڵە پرچی نەتراشی پرچی هەلێرە بوو کوڕەکە ئەو عالەمەدا گۆچێ و پرچە دەگوت پێغەمبەر دەستی بەسەر داینەیە حەلاق نییە نایبی بڕێ ئەو هەڵە عادیلوی لێدا بەس لەبەرەوەی جارێک پێغەمبەر دەستی بەسەر داینەیە ئەمەش ناوی خوا پێغەمبەر دەبینە مدیواری عەرەبیە کافرە دەکونەی دوادانە سەپەنجەرەی ئەو قورئانە پڕۆکە کەسکە لێ باڵێ نەبایە سەر سەیارەی وەک بڵێ قورئان لەو مامایتەوە لەو حاڵەی باش چاوی لە ڕووناچی کوی دەدیت لە تەواوی تاریکی های دەدیت ئێستا و گوڵۆبانە لێرە کو هەمووتان دەبینن یانە تەواوی و گوڵۆبی بکوژێنەوە چاوی نەبینی پێغەمبەر ئێستا کوی دەیدیت بە تاریکی هەدۆن دنیای دەدیت چاوی وەک ڕۆناچی بە تاریکی دەیدیت عەلەیهی سەڵات وەسەلام وشترە کاتە لای سکاڵای کرد فەرمی یا ڕەسوول ئەڵڵا بە سەحێب ماڵەکەی بڵێ بەخوای دەوێت سەرم ببڕی جارێ من فەرقەم وایە لە پێش جای سەحابەکان گوتی کاکە عەفوی کە ئەو پارەی عشتەکە دەدەمێ با جارێ بژی بەرەڵای کە قسەی لەگە دەکرد احتیاجی شکایەتی خۆیان داهاتەکەنی وەچی مەحکەمەی حشتر داهات گورگ داهات خەڵق سڕیان دەکرد مامز داهات ڕاوچی گرتمی فەرمی یا ڕەسوول ئەڵڵا دوو فەرقەم وایە شیری بدەمێ با بچم شیر بدەمە فەرقەکانم دێمەوە با سەرم ببڕی پێغەمبەر فەرمی ئیزنی دێدەی فەرقەیەیە فەرمی یا ڕەسوول ئەڵڵا ئیزنی دێدەم بەس بێتەوە مامز ڕۆی ئەو سەحابانەی انتزار دەکەن چوو شیری دا پارچەند سەعاتی هاتەوە پێغەمبەر فەرمووی دەکری ئەمن حەقەکەت دەمێ ئەتو بەرەڵایکەی فەرمووی یا ڕەسوول ئەڵڵا با هەدیەی تووبی فەرمووی زۆر گەورەیە لە تو هەدیەکەم قبول کرد بە مامزەکەی گوت فەرمووی لە خۆت بڕۆ ناو ماڵ و منداڵی خۆت بەرەڵای کرد ڕەحمەتەن للعالەمین لەسەر مینبەر هەر کەسێکی بیویست با دەنجی بگاتێ ئەگەر ئەو کەسە 50 دەولەت لێ دوور با دەنجی دەگەیشتێ گازی هەر شێ بکرد با مەسەلەن بیگوت با یا عومەر لەگە منی بایە ئەمن لە کوردستان لە ناو کەلار جێم لە دەنجی پێغەمبەری دەبوو هەر چێی بیویست با بانجی کا لەسەر مینبەر دەنجی دەگەیشتە کابرا شتێکی زۆر گرنگتان پێ بڵێن لەسەر سەڵاوات دێدان عەلەیهی سەڵات وەسەلام تاکە ذکر لەسەر گۆی زەوی کە مرۆڤ ناتوانی ئەنجامی بدا سەڵاوات دێدانە دەیڵێم وەچکە هەندێک کەس دەڵێ چییە قسەی تێ نەگەیشت تاکە ذکر لەسەر گۆی زەوی مرۆڤایەتی نەتوانێ بیکات ئەنجامی بدات سەڵاوات دێدانە کو هەر کەسێک بیوێ سەڵاوات لەسەر پێغەمبەر لێ بدا ناتوانێ و حەقی پێ بدا دەبی چ بکە بڵێ خوایە ها دامەوە دەستە تو لە خۆت سەڵاواتەکەی لۆ لێدەوە خوا دەفەرمێ چی ئین الله ومەلائیکەتەه يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما وانيا سنة الصلوات لدي أما كصلوات لدي كل صلوات لدي شو تزاني دلتي أجا صلوات لدي
اللهم ها چ دەکەین ئەمرەکەی دەدەینەوە دەست خوددا دەڵێن اللهم ئەی خودایە صلی ئەتلوقە سەڵاواتەکەی لێ دەوە ئەمە ناتوانین حەقی پێ بدەین لە توانای مرۆڤایەتی نییە باز لە سەڵاوات و گەورەی پێغەمبەر بکە دەبی بدەینەوە دەست خودای خوددا لۆمان لێداتەوە بە وەکالەتە ویشە دەکرێت ئەمە کە سەڵا لە دێن ناڵێن صلوا على النبي دەڵێن اللهم ئەی خودایە ئەتوو اللهم صل على سيدنا محمد أو زوائل آخره بس دبي بدينا ودس خواي أو تدوي صلواتك السر دقري تقول هذا صلاتي مرفعاتي بتواني صلوات السر في غنبر ليلة أوج لقولي مكان نتيتي دلي رجع كان من ذلك لنا شارع يالي دادمي من العاب دبيني كابلا بطلع شو أكسجيني داناو دبدبة فروشة دبدبة دفروشي ميزلدان هر کاتێک هەوای دەکاتە دەبدەبەی شین دەداتە دەست منداڵێکی دینارێکی وەردەگری نمونە دەڵێ کاکە داوەشتە دێقی ئابڕۆ منداڵەکە لە خۆی دەبدەبەکەی دێنێ گەمە پێدەکا و یاری پێدەکا و زۆر جوانە منداڵش کە دێتن دینارێکی دەداتن دەبدەبەی سوور دەکڕی بۆ شێوازە هەتاکو دەبدەبەکان قڵقڵ دەفرۆشرێ منداڵێکی ڕەشپێست لە تەنیشت کابرای دانیشتیا هەر تەمەشا دەکاتن ڕەشپێستە ئینتیزار دەکات دەبدەبەی ڕەشی ژۆکی عالەمە بفڕی چکۆ ڕەشپێستە حەز دەکات ڕەشەکەش بۆ بابەتنی بەرز بیتەوە بفڕی هەر چاوەڕێ دەکات سپی دەڕوا شین دەڕوا سۆر دەڕوا سەوز دەڕوا ئەوە ڕەش ناڕۆ وەڵا دەستەکەن کابرایەکەی دەڵێ سەلام عەلەیکوم باشی مامەجان دەڵێ عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکات دەڵێ مامەجان لۆ دەبدەبە ڕەش نافڕی ڕەشەکان ئەوانەی پێستیان ڕەشمی نافڕن ناتانن بەرز ببنەوە لە ئاسمان ها وەڵاویش تێدەگاوە شعوری بریندار بووە تەماشاش دەکەم منداڵێکی ڕەش پێستە دەڵێ با گوڵەکەم لۆت بسەلمێنم دەڵێ بەڵێ دەبەچ ڕەش دەینی ئۆکسیجین تێدەکا دەداتە دەست منداڵەکەی دەڵێ ئەگەر مرۆڤێک بیەوێ گەورە و بەرز بیت گرنگ دەبدەبەکە نییە گرنگ لەونی نییە گرنگ ئەو مادەیە لە ناخی ئەو دەبدەبەدا بوونی هەیە کە غازەکەیە ئینسان ئەگەر بیەوێ خوای مەکانەتی بەرزکە بەڕواڵەت گەورە نابی بەڕواڵەت نافڕی بەڕواڵەت بەرز نابی سۆری شینی سەوزی مشکلی خۆتە ناخت گرنگە بەرامبەر ڕەب العالەمین